دانیشتوانی گوندی کۆری لە هەولێر بۆ جارێکی تر گردبوونەوە و داوا دەکەن نەخشەی سنوورەکەیان دەستکاری نەکرێت بەوتەی سوودمەندبووانی گوندی کۆری دوای ساڵانێکی زۆر لە چاوەڕوانی و تەواوبوونی بەشێکی کەمی یەکەکان ئێستا بڕیار دراوە گوندێکی تری نیشتەجێبوونی بازرگانی لە بەشی سەوزایی گوندی کۆری دروست بکرێت. هیچ شوێنێکی حکمی نەمایەمە نەڕۆین با بڵێن سەردانیمان نەکردبی لە هەر هەموو شوێنەکانیش کە تەمەشای سایت پلانەکەی دەکەن دەڵێن حەقی ئێوەیە بەڵێ 20 متر سەوزاییتان هەیە دوو بیر دەکەتە زومی ئەو 20 مترەی ئەوە شەریکە ئەو شەریکەیە وەریگرتێ لە حکوومەتی ئەوان ئێستاکە دەڵێن کاکە باش ئەمە لە بۆمان وەرگرتنەوە دەواازەکە باش دەواازە وەرگرتنەوە بە قسە ناکرێ مادەم دەوڵەت و مؤسسەیە دەبی بە کتاب ڕسمی بکرێت خەڵکی گوندی کۆری کە هەمووی چینی هەژارە کرێچیە لەوێندەرێ نیشتەجێ بوو یعنی چینێکی دەوڵەمەندە کە بێتن لەوێندەرە دابنیشی چ مەجبور نیە دەوڵەمەندەکە هەمووی لە دەرەوە شار دانیشتووە لە جێ لای هەیە ئەوە کاکە پیرۆزیان بێ مشکلەمان نییە مە با پیرۆزیان وەڵامە داوای حەق خۆمان دەکەین. پرۆژەی گوندی کۆری کە بڕیار بوو لەگەڵ تەواوبوونی یەکەکان تەواوی خزمەتگوزاریەکانی بۆ جێبەجێ بکرێت بەڵام وەک سوودمەندبووانی پرۆژەکە دەڵێن کێشە و گرفتی زۆریان هەیە و بە ناتەواوی یەکەکانیان وەرگرتووە. وتەبێژی لقی هەولێری کۆمەڵی کرێنشینانی کوردستانیش دەڵێت لە سەرەتای دەستپێکردنی پرۆژەکە داکۆچیمان لە ماف و داخوازیەکانی خاوەن یەکەکان کردووە ئێستاش بەهۆی گرنگی شوێنەکە هەوڵێکێ نەخشەکەیان بگۆڕدرێت. سەرەتای ئەو پرۆژێکە ئەو پرۆژە ئێمە ناوی دێنێ پرۆژەی شکست خواردووی ئیدارەی هەولێر بەداخەوە کە بە ئەو خۆی جێبەجێ نەکرا ئێمە لە سەرەتاوە داکۆچی لە مافی کرێنشینان دەکەی هەم بەدوا داچوونەکان ماوە ئێستا چەندین گەڕێک هەیە مەسەلەن کە خزمەتگوزاری نەگەیشتووە و ئێمە بە بەردەوامی لە بەدوا داچووندانە لە ڕێگای پارێزەری خۆبەخش و بە بەردەوامیش لە ڕێگای کۆمەڵی کرێنشینان. پرۆژەی گوندی کۆری لە ساڵی 2013 بڕیاری دروستکردنی لێدرا و دوای 5 ساڵ لە کۆتایی ساڵی 2010 بەشێک لە سوودمەندانی ئەو پرۆژەیە چوونە ناویەکەکانیان کە پێشووتر بڕیار بوو 5,000 یەکەی نیشتەجێ بوون بێتن و دواتر کەم کرایە بۆ 1600 یەکە لە سەرەتا بۆ هاوڵاتیانی هەژار و کرێنشین و کەم دەرامەتی هەولێر دروستکرا پاشان بەهۆی جێهێشتنی پرۆژەکە و تەواو نەکردنی ئەو کەسانەی سوودمەند نەبوون لەو پرۆژەیە قەرەبووکرانەوە. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر.